شانس و بەختی من وەچی ژنی عالێمێمە نابینێ ئەو پرتە لە چییە؟ چەند ساڵە لەگەرە تۆ ماندی و مردی لا حول ولا قوة إلا بالله دواز لو پرتە بینە ژنێ چت هەیە لۆمی باس کرد دەی نانەکەت خۆنا دەخۆم ئەوە دەخۆم هەر ماندی و مردی وەرە و بڕۆ هیچم بە هیچ نەکرد لا حول ولا قوة ئەو ژیانە هەموو بەلاشڕۆی وەکەت لێ ناگەڕێنانەکەی خۆم دا پێم برێ چت دەوێ نەجی بە چت دەوێ ڕاست و ڕەوان پێم برێ سلێمان ئەمە چەند ساڵە هاوسەرگیریمان کردیا ئەو شەودەرەی خەونت دیتیا پۆست بێنێ ساڵحان ئەو پرسیارە چێ لە من دەکەی تازە لە فڕنی بوو ڕەحمەی ژنی کەریمی دەیناسم دێ باشێ ناسی گۆتی کەریم پێش بچیتە ئیشی ئێ. گوڵی لۆهینامە بە بۆنەی ڕۆژی خۆشەویستی ڕۆژی چ؟ خۆشەویستی وەڵڵای ژنەکە ئەم چ بڕوان بۆ ڕۆژانە نییە نابەخوای ئەخرەت و دوا کەوتووی بزانە نازانێ ئەوڕۆ ڕۆژی خۆشەویستیشە ئەمە چووکە کە ناسم لێە پێم دەرەی دواکەوتو دەوەڵڵای ژنەکە جێ لەم ڕابگرە ئەم زۆر لەوانە باشە لەو ڕۆژەی دەگەم بەس ئەم دەرێم ژن و مێر دەبی ساڵ دوازدەی مانگێکتریان خۆش بێ نەک لە ساڵی یەک ڕۆژەبی بەڵام ئاخ کە تێناگەن ئەمیش پێم خۆشە ڕۆژێک لە ڕۆژگارم بە من بڵێ خۆشمەوێ گوڵەکەم لۆ بینی ئەو کە تو لێ ناگەڕێن نانەکەی خۆوابی نانەکەت خۆنا دەڕۆ دانشە نانەکەت تاخیر تەواو بووم تاخیر بووم دەڕۆ ژنەکە دەڕۆ ئێدە بخۆ بە نانەکەت زیادی تەواو خوا بە زیادی کە یاڕبی دەڕۆ خوا حافیز بەخێرچی خواگەدار بی بۆجێت هێشتم ئازیزەکەم منت خستنەوە ئەم گێژاوە گیان ئەی گیان ماشەڵڵا لەو هەموو جوانیەی گیانەکەی من چاوەکانت جوان دەبینێ گیانەکەی من لە ڕۆژی خۆشەویستی جوانترین گوڵ لە جوانترین کەسی ژیانم سپاس پادشای خەونەکانەوە کوی ڕحەکەم باشم تۆ چۆنی بۆ بۆرە جانەکەم هەندێک تاخیریش بوو بەخوای لە کۆمپانیا ئیزنیان نەدەدام بەحاڵ هەندە کاتم مەگر هات بەلات گوتم بەس چاوە جوانەکانی تو ببیرم ماشەڵڵا تۆش قەت کاتت نییە بۆ من جانەکەم ئەمن کاتم لۆ تو نەبی لۆچێ هەیە ڕحەکەی من باشە دەزانی چییە؟ گیان بەر لە ناسینی تۆ ژیانی من شەوە زەنگ بوو ئەی ماشەڵڵا دنیای من بیابانێکی وشک بوو چیدی بەڵام لەگەڵ هاتنی تۆ ئێ دنیای من جوانتر و ڕەنگینتر بوو یا الله یا الله ئێ جوانترین دیاریشم بۆ تۆ هێناوە سپاست دەکەم جانەکەی من زۆر سپاس شانی نییە دڵەکەم